خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 42 لە ذەمی یەهودا ئەفەرمێ ئەو جوولەکانەی کە ئەم دوو سیفەتە ناشرینیان هەبوو بە هیلاکە چۆن سەماعون للكذب ئەکالون للسحت جا ئەمە لە قورئانەکەی ئێمەدا هاتووە واتە بۆ من و تۆی موسڵمانیشە ئاگادار بە ئەم دوو سیفەتە تیا ڕەنگ نەداتەوە هەر پەیجەکەت بینی هەر کەناڵێکت بینی دژی خوا و پێغەمبەر دەدووە صلی الله علیه وسلم بە ناوی دینیشەوە لێی دەدا کوڕە خۆتی لێ بپارێزە ئەوە سەماعون للكذب وا لێدێ هۆگری ئەو درۆیانە دەبی گوێی خۆت باخنە لەم هەموو بەتاڵی بڵاو دەکرێتەوە ئاخر بۆ خێرمان کەمە توخوا خێر کەمە ئینسان گوێی بۆ بگرێ حتا ئالوودەی شەڕ بێ بۆ بیستنی بۆ پەیجی قسەی خێر کەمە ئینسان ئالوودەی شەڕ بێ چەند ناشرینە مسلمان دەکەوێتە داوی ئەم سیفەتەی یەهودەوە وەڵڵاهی جار هەیە وتار دەخوێنیەوە من وتارم هەبووە 40 دقە 30 دقە بەلانی کەمەوە کەسێک دێ 30 چرکەی لێ دەردێنێ 30 چرکە ئەها مامۆستاوا دەڵێ ئەوە قسەی خۆیەتی ئێتۆ ئەو 30 چرکەیەت سەقەت کردووە ئەی دقەکانی پێشووی ئەی ئەوانەی دواوەی ئەی مبتەدا و خەبەرەکەی هاتووی بۆ لێدانی کەسێک 30 چرکە لە 30 دقە دەردێنی کەسەکە بە حیساب موسڵمانیشە لەوە نێژدیش بکە بۆیە خوا ئاگادارمان دەکاتەوە یەکەم سیفەت کە خۆتی لێ پارێزی سەماعون للكذب سیغە مبالغەی سامعە گوێیەکانت بپارێزە لەوەی ئالوودەی بیستنی درۆ بێ واللهی ئیعلامیەکان ڕاگەیاندکارەکان لەگەڵ ڕێزمدا بۆیان جاری وایە هەواڵێک هەیە بنچینەیەکی هەیە هەواڵەکە بەس بۆ ئەوەی کەناڵەکەی پێدەوڵەمەندکە و بینەر بۆ لای خۆی ڕاکێشێت درۆی پێوە دەنێ زیادی دەکا گەورەی دەکا قەبارەکەی ئەستور دەکا ئەو تۆزە ڕاستیە دێنێت درۆی لەگەڵ تێکەڵاو دەکا بۆ ئەوەی گوێگرەکانی زۆرکە خۆتی لێ پارێزە مێشکی خۆت بەوانەوە ماندوو مەکە ئەکالون للسحت صفاتی دووەمیان ئەوەیە ئەکالون سیغەی مبالغەی ئاکلە هەر فوو لە دۆ ناکەن لە حرام خواردنە ئەوەندەیان حەز لە حرامە هەر شتێ حرام بێ خوانی لێ ناپارێزن وردی ئەم قورئانە ئایەتی 42 سوورەتی ئەلمائیدە بەڕێزان بۆ خوانەی فەرموو ئەکالون للحرام خۆ سحتی شەر بمعنە حرامە قورئان وشەی سحتی بەکارهێنا بەڕێزان سحت یعنی توێکڵێک کە لێ دەکرێتەوە ئەها پەتاتەیەک دێنی توێکڵەکەی لێ دەکەیتەوە گوێزێک دێنی دەیشکێنی توێکڵەکەی فڕێ دەدەی بادەمێک توێکڵەکەی فڕێ دەدەی ئەنجا ناوکەکەی دەخۆی یعنی ئەو شتەی لێ دەبێتەوە خوا دەفەرمێ ئەو ماڵە حرامانەی کە بەگشتی خوا حرامی کردوون لە شەریعەتەکەیە هەر کەسێ بیان خوا دینەکەی لەدەست دەدا بەخوا چۆن میوەیەک پاچی دەکەی و توێکڵەکەی لێ دەکەیەوە ئاوە حرام خواردن دین لە ناو دەبا بۆیە خوای گەورە سوحتی بەکارهێنا ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوا لێ بێ لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی 7 لە لاپەڕی 485 جا دەفەرمێ ئەی سحت للطاعات هەر کەسێ حرام خۆر بێ و ماڵی خەڵک بە ناڕەوا بخوا ئەم تاعەت و عیبادەتەی دەیکەی هەمووی لە ناو دەبا چۆن میوە توێکڵەکەی لێ دەکەیەوە ئاوە تاعەت و عیبادەتەکانت دەبا حرام خواردن هەروەها ئیمامی قورتوبی دەفەرمێ ئەی لمروءەتی الئینسان هەروەها پیاوەتی و مەردایەتی و شەهامەت بە ئینسانەوە نایەڵێ واللهی هەر کەسێک تووشی حرام خواردن بوو مەردایەتی لەدەست دەدا لە قاموسی گەورەی لیسان العەرەبا دەفەرمێ لە ناوبردنی چی ماڵە بەرەکەتی ماڵە کابرای حرام خۆر ڕەن بێ بە ژمارە و بە چەندێتی پارەکانی لە ڕووی ژمارەوە زۆرکە بەڵام واللهی بەرەکەت لەو ماڵەدا نییە نەدڵی خۆشە نە ماڵ و منداڵی بۆ ئیسلاح دەبێ نە لەشی ساغ دەبێ نە حرمەتی دەبێ نەدەزانێت چی هەیە نەدڵی خۆشە بۆ خواردنانەی کە دەیخوا بەرەکەت لەو ماڵەدا ناهێڵە حرام بەڕێزان ئەگەر لە خۆت بێ خۆتی لێ پارێزە بۆیە ئەم دوو سیفەتە خوای گەورە ئاماژەی پێکردن کە خۆمانی لێ پارێزین بە قورسی وەریگرا درۆکردن و ئالوودەبوون بە درۆوە خۆ ئینسان یەکەم جار وانە بووە یەک دانەیە ڕاددەشێشێ واللهی حرامی ژوایە ئەوانەی ئەکالونن یەکەم جار ئاکل بوون لە یەک پاری و بچووکەوە دەستیان پێکرد وردە 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 ئالوودەی حرام دەبی ئەوەندەی حەزت بە حرام دەبێ حەزت بە حەڵاڵ نامێنێ نەفست داوای دەکا وردە وردە لەگەڵ یا تێکەڵاو دەبی